کارەکانی پرۆژەی هەژماری من لە سلێمانی کەوتە سەر شەقام و نووسراوەکەی یاوا شێخ جەنابیش کاردانەوەی لێکەوتەوە. وردبینی لە لیستی موچەی مانگی دەستی پێکرد لەبارەی ناردنی موچەش لە بەغداوە دڵنیایی دەدرێت. بەهۆی بەردەوامی فرۆشتنی نەوتی قاچاق لە بەغداوە حکوومەتی هەرێم بەیاخی وەسف دەکرێت و هۆشداری دەدرێت. با گوێرەی زانیاریەکان زیاتر لە 2 هەفتەیە ڕێگە بە کارمەندانی هەژماری من نادرێت لە شاری سلێمانی کار بکەن. ئەمڕۆژ بەشێک لە کارمەندان لەسەر شەقام کاروباری هاوڵاتیانیان بەڕێ کردووە. بە گوێرەی زانیاریەکان 4 لقی هەژماری من لە بانکەکانی تانجەرۆ و مەڵکەندی و بابان و توی مەرید لە شاری سلێمانی هەن. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە ڕێگەیان پێنادرێت بچنە سەر کارەکانیان و کارەکانیان ڕاگیراوە. بۆیە مێز و کورسیان لەسەر شەقام داناوە و ویستویانە کاری هاوڵاتیان بەڕێ بکەن. ئەوە لە کاتێکدا هەر ئەمڕۆ ئاوات شێخ جەناب وەزیری دارایی کە پێشتر ڕایگەیان لەسەر بڕیاری بزوتنەوەی گۆڕان دەستی لە کار کێشاوەتەوە نووسراوێکی کردووە کە تیایدا هەڕەشە لە بەڕێوبەری بانکەکان کردووە نابێت کێشە بۆ کارەکانی پرۆژەکە دروست بکەن. نووسراوەکە ڕخنەی بەشێک لە هاوڵاتیانی بەدوای خۆی داهێناوە و دەڵێن ڕازگۆ نییە لەگەڵ دەست لە کار کێشانەوەکەی. با گوێرەی زانیاریەکان ئەمڕۆ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدان و لیستی موچەی مانگی دەیان ڕادەستی وەزارەتی دارایی عێراق کردووە بە مەبەستی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. هەر ئەمڕۆژ وەزارەتی دارایی عێراق دەستی بە وردبینیکردن لە لیستی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێم کردووە. جەی باسا دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند پێشتر بودجەی 3 ساڵمان پەسەند کردووە و لە بودجەی 2025 پشکی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێگیر کراوە. ناوبرا وتیشی ساڵی ئایندەش ناردنی پارەی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بەغداوە بەردەوام دەبێت. شەداد فارس پەرلەمانتاری ڕەوتی حکمە ڕایگەیاند حکوومەتی هەرێم 1 بەرمیل نەوتی ڕادەستی بەغدا نەکردووە و ناشیکات. نابرا و جەخت دەکاتەوە لەوەی حکوومەتی فیدراڵی زۆر جددی بووە لە پرسی پەسەندکردنی یاسای نەوت و غازدا. وەزارەتی نەوت چەندین پێشنیازی پێشکەش کردووە کە یەکێک لەو پێشنیازانەوە بووە کە کۆمپانیایەک دروست بکرێت بە ناوی هەرێمی کوردستان هاوشێوەی پارێزگای بەسڕە و پارێزگاکانی دیکەی عێراق. هەروەها پێشنیازی ئەوەی بۆ کردوون کە حکوومەتی هەرێم ئەو گرێبەستانە ڕادەست بکات کە لەگەڵ کۆمپانیا بیانیەکان کردوویەتی لە پێناو گونجاندنی بە گوێرە ڕێو شوێنە یاساییەکان و سیاسەتی وەزارەتی نەوتی فیدراڵی. بەڵام هەرێم تا ئێستا تەنها 1 نمونەی لەو گرێبەستانەش ڕادەست نەکردووە. وتیشی یاسای نەوت و غاز لە سای ئەم حکوومەتەی ئێستای هەرێمی کوردستان تێناپەڕێت. ئەو پەرلەمانتارە لە لێدوانەکەیدا بۆ کەناڵی ئەلعەهد ڕایشیگەیاند زۆرێک یاخیبوون و دەستگرتنی ڕوون هەیە بۆ پرۆسەی دەرهێنانی نەوت و فرۆشتنی بە شێوەی قاچاق. بەو هۆیەوە ئێستا عێراق بووەتە بەشێک لە وڵاتانەی نەوت بە قاچاق دەفرۆشن هۆکارەکەشی حکوومەتی هەرێمە.